بەناوی خدای گەورە و بەخشندە و مەرهەبان درود و سڵاو لە جانی پاچی پێغەمبەری پێشەوامان بینەرانی خۆشەویست ئەو ڕۆبەشتوانی خوای پەروەردگار حەڵقە چینە دەست پێ دەکەین کەوا تێیدا باسی زەیتون دەکەین کەوا لە قورئانی پیرۆزیش هاتووە و هەروەها بوویتە خواردنێکی سەرەکی لە زۆربەی وڵاتان بە تایبەتی وڵاتانی عەرەبی کە لە ژەمی بەیانیان ئەغلەبیان زەیتون دەخۆن یان ڕۆنەکەی دەخۆن. ئێستاش ناو کوردەواری خۆشمان خەڵکانێکی باش زەیتون دەخوا. بەڕاستی پێشترە من تەماشام دەکرد زۆر باو نەبوو، حەمدە ئێستا لە ناو کوردەواری خۆشمان باوە لەگەڵ بەڕێز کاکتۆر عومەر ئینشاءالله باسێکی تێر و تەسەری زەیتونتان لە بۆ دەکەین. چەندی بخۆن ڕۆژێ ئەگەر ڕوونەکەش بوو چەندی بخۆن، بەڵام وەچی هەموو شتەکانی تر کولوا وەشربوا ولا تسرفوا ئیسراف تێدا نەکەین چونکە زەیتونی چەوری تێدا هەیە و لەو چەوریەکەی نەوعێکی زۆر باشەکەی دوو نەوع چەوری تێدا هەیە، نەوعێکیان کەمەک خراپە بەس نەوع باشەکەی زۆر تێدا هەیە کەوا لە بۆ خوین باشە و چەوری کۆلیسترۆلی دادەگریتن. تەبانتانم بڵێم زەیتون ڕوونەکەی لە هەموو ڕوونەکانی دنیای باشترە لە ڕووی پزیشکیەوە، بەڵام ئەویش محال دەکەین ئینشاءالله زیادە ڕەوی تێدا نەکەین. بە پشتیوانی خوای پەروەردگار لەوتان باس دەکەین کەوا زەیتون یەک لەو خواردنانەیە کەوا لە شەرق ئەوسەط زۆریان ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتی یەکەم کەوا لە زەیتون بەناوبانگە بریتێ لە سووریا و لوبنان، پاشان میسر دێتن، پاشان وڵاتەکانی کەوا لەو خەتەینە ئەوان یەکەم سەرچاوەی زەیتونن لە عالەم، پاشان پەڕیتەوە لە بۆ وڵاتانی ئەوروپا بە تایبەت ئیتالیا و فەرەنسا و ئیسپانیا. ئێستا منافەسەکی زۆر بەقووەتەیە، بربەرەکانێکی زۆر بەقووەتەیە لەسەر ڕوونی زەیتون. ئیتالیا ساڵانە 33 ملیۆن گالۆن زەیتون دروست دەکات، 33 ملیۆن لیتر گالۆن، هەر گالۆنی 5 لیترە. دەبێت منافەسەک لەسەر بێت چونکە بەڕاستی ڕوونی زەیتون خەڵک ئێستا زۆر بەکاری دێنی چونکە سوودەکانی زۆرە. زەیتون سوودەکەی بەروبوومەکەی نییە، لە دەنکە زەیتونەکەی نیە کە لە پێشمان دانرا زۆ هەمانە ڕەشمان هەیە، سەوزمان هەیە، ڕەشی تۆخمان هەیە. ئەوە تەبان ئەو بە مادەی کیمیایی وەڕەشکرایە، ئەوە زۆر پەسەند نییە. ئەوە کامیان پەسەندراوی زیاتر دووەمیان طبیعی بطبیعی یعنی بخۆی ڕژ نەکراوی خۆی ڕژ بوو لەسەر دارەکەی خۆ ڕژ بیان سەوز سروشتەکەی خۆی چۆنەوە بەڵێ چونکە مادەی کیمیایی ڕژ دەکرێت ئەو زیان کاربۆنە یان ئۆکسیجینە باش نییە زۆر بەکار بێتن بۆی بە طبیعیەکەی باشترە. دەبە حەزمیشان جیاوازە هەیە بچووکە هەیە گەورەیە. ئەمە تەبان زەیتونمان هەیە زۆر بچووکە خاص لە بۆ ڕۆنە ناوش تێدا نییە، زەیتونێکی گچکەیە دەستە مەعمەلی بەس ڕوونەکەی دێنتە خوارێ. ئەو زەیتونێکی خاصە ئەو دیارە لێرە زۆر هەیە لەگەڵ خواردن ئەوان هەموو دەنجان تێدا هەیە. تەبان زەیتون دەرکەکەش یار بەکاردێ، پەلکەکەشی زۆر بەسوودە، دارەکەش بەسوودە لەبەرەوەی بەردەوام سەوزە، بەردەوام سەوزە بستان و هاوین سێبەری هەیە. ئەگەر ئەوە ئەلێرە کەوانەکەم بدەیتێ لایەنە سەوزیەکەی لە ڕووی دەرونیەوە دەرێ بە تایبەتی ئەگە چاو ماندی بوو دەرێ بڕۆ تەمەشای سەوزایی بکە کە هەمیشە سەوز بێ مانە هەمیشە یارمەتی دەرێکە بۆچی بۆ پشودان و بۆ ئاسوودەیی چاو. بەس من دەمەوێت ئاماژە بۆش کەم تۆ باسی وڵاتانت کرد لە کوردستانی شوێنمان هەیە کاک دکتۆر، ئێستا بڕۆ بۆ لای مووسڵ بینی مووسڵ و دوهۆک بەعشیقا ئەمانە بەناوبانگن بە چاندن. جگە لەوە ئێستا کوردستانیش هەستی بە گرنگیەوە کردیە لە ناوچەی ئەگەر بە هەڵەدا نەمسوم لە هەلەبجا کارگە هەیە تایبەت بۆ دروستکردنی ڕوون. تۆ ئاماژەت پێکرد بە خواردن، من لەسەر چاوە خوێنمەوە دەڵێت تەنانەت نەک بە خواردنەوە بەکارهێنانی وەکو چارەسەریش، یعنی بۆ نمونە بۆ چەورکردنی ئەندامەکانی لەش کە ئازارت هەبێ زۆر سوودی زیاترە لەوەی هەتوانێک بەکاربێنێ. هەتوان لە بین دووکار بۆی بینەنا بزانن مەرحەم، یعنی هەندی زارەیە زۆرها پزیشک مەرحەم دەنووسێتن ئەگەر گرژی ئاوسان لە قاچ لە پشت لەوانە هەبێ زۆربەی پزیشکان من بیستومە و هیندرێ ئەگەر چەور بکرێ بۆ زەیتی زەیتونە گەلێ باشترە. جگەلەوەی وەکو کە باست کرد دەخورێ بەو شێوەیە ڕوونەکەی لۆلانی ئەو پزیشکە بکاردێنێ. واروها وەکو لە زیاتی ڕوونی ئاسایش ئەوەی جەنابەت ئاماژەت پێ کرد ئێستا بڕۆ هێلکە ڕوونەکی بە زەیتی زەیتون بخۆ زۆر قازەکەی زیاترە. یعنی زەیتون لە هەموو حالەتێک ئیستفادە هەیە، لە هەم بە هەر زۆرە دەیخۆی ئەگەر بەو زۆرە نەبە لە قورئانی پیرۆز باسی ناکەوەتینی وە زەیتونی یعنی ئەوە خۆی لە خۆی گەڵاکەشی کاکتۆر ئێستا گەڵاکەی زۆر دەکڵێنن دەیکەنە مەرحەم لە بۆ پیستەی باشە، لە بۆ نەخۆشێکی ڤایرۆسیمانە پێدە هەرپس زۆستر باشە، لە بۆ هەرپسیان پێدێن تامیسکە، یعنی تامیسکە لەنا زۆرە کە درێژ شەوان کاکەوە ترسایە تامیسکەیە، یعنی ئەوە چارەسەرەکە بۆی دەتوانی گەڵایەکەی بکڵێنی
گەڵایەکە بکڵێنی پاشان هەندێکی لەگەڵ ئاو تێکڵاو دەکەی لە بۆ سوکەریش باشە لە بۆیش باشە لە بۆ سوکەری باشە هێمنکەرەوەی دەروونە هەروە پاگشتکەرەوەیە گەڵای زەیتی زەیتونەکە بیکڵێنی ئاوەکەی دەتوانێت تاقیمیشتی پێ بکەیت هەتا میکرۆب ینی وەکو ئەوەی کە پزیشکان زیاتر ئاماژ بکەن دەڵێن زیاتر دەبێت پلەکەی نازام لە 6 کەمتر نەبێ ئەوەی کە بەکار بۆ پاکەرەوە بەکاردەهێنن ئەوە بەڕێز لە ڕووی پزیشکیەوە زیاتر یعنی دیارە زۆر بەرزە میکرۆب دەکوژێتن ئەوەی زەیتی زەیتون ئەوەی پەرچی زەیتون ئەوە شتێکی خاصە ئەوەی جەناب دەڵێ ئەوە کحولە کحول بەبەستم ئاخە ئەو پەرچی زەیتونە دیارە وەکو بڕی ئەو کحولەیە کە پلەکەی لە 6 ئەگەنا چۆن ئەوانە دەکوژێت بەڵێ لە بۆ ئەنتیبایۆتیک یعنی دژی بەکتریا و ڤایرۆس زۆر زۆر بەسوودە هەم ڕۆنەکەی هەم پەرچی گەڵایەکەیەکە بێت و بکرێتە ئاو بەکاربین لە بۆ پیستە و یان لە بۆ خواردنەوە لە بۆ بەتابەتی لە بۆ سوکەری بەڵێ ئەو کانزانەی کە تێدایەتی سۆدیۆمی تێدایە پۆتاسیۆمی تێدایە کالیسیۆمە مەگنیسیۆم مادەی یۆدیش تێدایە کە گوتمان لە بۆ غودەی دەرەقی زۆر زۆر بە ئیستیفادەیە مادەی کۆپەر یعنی مادەی نوحاسی تێدا هەیە لەگە مادەی فۆسفۆر ئەوانە لە بۆ عەزەڵاتی قەڵب باشن بە قوتێک هاتن ڤیتامین B و A و E تێدایە ڤیتامین A لە بۆ چاو باشە ڤیتامین B لە بۆ دەمار و لە بۆ دەماغ باشە ئاسوودەکە هەتا لە ڕۆی دەرونیەوە ڤیتامین E لە ڕۆی جنسی باشە وەرەوە ڤیتامین E یەک لە مادەکانەکەوە مەناعی ئینسانی زیاد دەکاتن و هەروەها لە بۆ قەبزی باشە چونکە ڕیشاڵێکی زۆری تێدا هەیە زەیتون بەخۆیەوە بیخۆی ڕیشاڵەکەی زۆر تێدا هەیە زەیتونەکە بێت و شیکەینەوە دەستە 75 ئاوە کەواتە کاک دکتۆر بۆ ئەو مانگە زۆر باشە پێویستە هەردوو ژەم بیخۆر بەڵێ دەتان ئینسان بیخواتن بەڵام مشکلەکەی ئەمە چیە لە خواردنەکەی کە سوێری دەکەی خۆیەکی زۆر هەڵدەگری ئەوە زیاتر باش نییە زیان تێنی دەکات ئەگەر وەکو ئاسایەکەی خۆی زۆر زۆر مهمە دەتانێت لە جیاتیوی ینی لۆ بینەران ئاگادار بە دەتان ڕۆژێ دوو مڵاک زەیت بخۆن دوو مڵاتی کوپی بەشێوەی گەزەڵاتی بخۆن یان گەزەڵاتی یان احتیاجی وها دەتوانن بخۆن لە گەزەڵاتی زۆر بەتام دەبی کە بەزەڵاتی دا بکەی بەتامتر دەبێت هەم ڕوونەکی بە ئیستیفادەیە و هەم سوودەکانیشی بە شێوەی ڕوون دەتوانین لە گەزەڵاتەوە دەتوانی ئەو هەش کاک دکتۆر بە شێوەی زەڵاتە بیکەیت احتیاجی وردەکەی دەکەی زەڵات یان لە هەردوو لا دەبێت بەس تۆ زیاتر دەرێت لە بەگە ڕوونەکە باشترە زۆر خەڵک ئێستا لەگەڵەوەش دەکات پیتزا شتووە دەکات هەمووی داخەنە سەری دەخاتە سەری بەس ئایا لەگەر کۆرانەکە زیانی کەمتر نابێ کە لەگەر بیزا دەیکەی کاکتۆر هەموو خواردنەکە زۆر دەرەجی حەلالی زۆر بەرزبی مەفعولەکەی هەندێک دەڕوا هەمووی ناوە ینی دەستا سەد نا ینی کەمی دەکاتەوە کەمی دەکاتەوە بەڵێ چۆ بە گەرمایە زۆر ڤیتامینەکە هەندێکیان هەیە دەمرن کەواتە سروشتەکەی بە خۆی بەکاربێنی تەبەن چەوری لە هەر 100 غرام زەیتون 15 غرام چەوریەکەشی زۆربەی چەوری ناتێری پێدرێن چەوری ناتێر زۆر زۆر بە ئیستیفادەیە ینی سوودی زیاترە سوودی زیاترە وەکی چەوریەکان تکەنێت چەوریکە ئەو زەیتانەی خۆمانیان چەوری حیوانی چەوری تێری زۆرە بەڵام زەیتون عکسی هەموو چەوریەکانی دنیاە چەوری ناتێری زۆرە چەوری ناتێ ئەن ساتوریتد فاتی ئەسید هەر خۆی ئەوە سوودی زۆرە لە پێشبڕکێ کە کار دکتۆر جگە لەو هەموو سوودەی کە باست کرد ئەو لایەنەشە کە چەوریەکەی زیانی نییە لەوانەیە وەکو دەرمان زیاتر کەتو باسی ئیتالیا کە ئیتالیا یەکێک لەو دەوڵەتانەیە کە لە ڕووی تەندروستی وازام سیستەمێکی بەرز و پێشکەوتی هەیە ینی کەوان دیارە هەستیان پێکردو لە ڕووی تەندروستەکە جگە لە ڕووی بازرگانیەکەش لە ڕووی ئابووری بە خۆت زانستە پێربشێ لە جیهان لەسەر چییە لە بۆ لایانی ئابوووریەکەیە بەڵام هەم ئابووری هەم بازرگانی هەم لایانی تەندروستێکە و هەم لایانی زەیتی زەیتون ینی بوویتە تیزارەتێکی زۆر بە قووەت لە بینی وڵاتان بەڵێ چۆ خەڵک زۆر بەکاردێنی بێزگە لەوەش کە چەوری باشدای کۆلیسترۆژ دێنتە خوارێ عکسی هەموو چەوریەکان تکەیە چەوریەکان کەم کۆلیسترۆژی زیاد دەکەن بەڵام زەیتی زەیتون دەکاتن چەوری کۆلیسترۆ دێنتە خوارێ تۆوار لێکرد وەکو نەوت وایە چۆن پێش بەخشێ دەکرێت لە زیادی بەرەپێنانی نەوت و کەمکردنەوەی یعنی وەی لێدی لەوانەیە زەیتون یەکێک بی لەوانە بە تایبەتی مەرجیش نییە ئایا هەموو وڵاتێک دەتوانێت زەیتی زەیتون ینی زەیتون بچێنێ یان لەوانەیە زەوی تایبەتی خۆشی بوێ ئێستا من لە کوردستان زەرات باس کرد لە هەولێر زۆر برادەر هەیە 50,000 چاندی چاندیە لە هەولێری دوو معامل هەیە لە بۆ زەیتی زەیت احتمال ئێستا زیاتریش بوو بیتن کەواتە لە کوردستان بارودۆخەکە گونجاوە زۆربەی ماڵەکان ئەمن بینیومە لە باخسە هەیەنە ئیچە ئەو زۆرانم بینیوە گەورەکانم بینیوە ئەوەی ترکە وتت بچووکە هەمووی هەیە دیارە لەگەر ئاوەکە دەگونجێ کەواتە ئەوانەی تا ئێستا خانویان دروست نەکردو نیازیان هەیە هەوڵدەن بەلای کمی لە باخسەدا لە پێش ماڵیان بچینن لە پێش ماڵ دەکەن هەم لە بوو ڕووی بەڵام ئەو زۆرە بچینن کەوا دەبتە زەیت پێم باشترە خەڵکی خۆمان زۆر زیادە دکتۆر ئەمە زەیت زەیتون دەکڕم خەڵتی زۆرە و تاڵە و ناخۆشە خۆی دروست مشکلەکە چییە
زۆر هەیە بە ناوکەوە لێ دەدەن بەناو کۆلێدان ئەوە تاڵی ئەوە تاڵ دەبی ئەوە دەبی بەس ئەگەر ئەو نەوع زۆر تاڵ دەی بەڵام ئەو نوع خاصەیەکە من دەڵێم دنچی بچووکە ناوچی تێدانە تایبەتە بۆ ڕۆن ئەوە زۆر ڕوونەکەی سافترە و دەتوانێت دوو زۆر ئەوەی کە بۆ خۆیان بۆ ڕوون دانەوێ ئەوە دیانەوە لەگەڵ بخۆیدا بەڵێ طبعا لە بۆ زەخت باشە چونکە لە بۆ دڵ باشە لە بۆ زەختش باشە کۆلسترۆل دێنتە خوارێ لە بۆ جوانکردنی دەم و چاو و پێستە بەکاردێ هەم ڕۆنەکەی هەم ئاوەکەی هەم زەیتون بەخۆشی بە شێوەیەکی گشتی طبعا پێستە و قژ بەهێز دەکاتن ئازاری ماسوولکە لا دەباتن لە بۆ ڕەوانی باشە ڤیتامین ئەی زۆر تێدا هەیە لە بۆ چاو باشە ڤیتامین ئی تێدا هەیە گوتمان ڤیتامینی هەم لە بۆ هۆرمۆنەکانی جنسی باشە هەم ڤیتامین ئی لە بۆ بەرگریش باشە لە مەناعی زیاد دەکاتن ئەوەشی زۆر مهمە بەخۆی بەرگری لەش ئینسان زیاد دەکات پێ دەرێن ئەنتی ئۆکسیدەنیان دژی سەرەتان و دژی ڤایرۆسات و میکرۆباتیش ئیش دەکاتن زەیتون ئەو مادەی تێدا هەیە واروها زەیتون مادەی حەدید تێدا هەیە لە بۆ خوێنیش باشە و ڕۆنەکەشی وە دەکا پیستە چرچ و لۆچی بڕوا و یان درەنگ جوانی دەکات یعنی کەواتە دەتوانی باشە بۆ بەتایبەتی بۆ گەوران دەتوان بەکاربێنین وەکو هینێک کە پیر دەلەوەی زەیتونی زۆر بەکاربێنی درەنگ پیر دەبی لە بەرەوە ڕەنج جوان دەبێت بە ڤیتامینەکانی زۆرە و چەورەکەشی بە ئیستیفادە وات کرد لەوە دووە هەر سێژەم کاک دکتۆر ئێمە زەیتون بەکاربێنین ینی بەڕاستی شتێکی بەکارکە طبعا گەڵای زەیتون گوتمانەکە بێت و بیکوڵێنی ئاوەکەی 14 ڕۆژ بخۆی فاسی سوکەری بکەی ڕێژەی سوکەری دێنتە خوارێ ینی کاک دکتۆر چەند بیکۆڵێنی گەلایەکەی طبعا گەلاکیان دەگڕقا گە جەنابەت ئەمن کوڵانی ینی لەبەرەوەی لۆ جەناب پرسیار دەکەم دیار تاقید کردوتەوە و هەموو کاتە شیشەیە یعنی نییە برێت تایبەت بە وەرزێک بی کەواتە ئێستا بچیەوەوانەی شەکریان هەیە دەتوانن مەتەنەن 20 گەڵایەکی بشوە جوان خان ناو خۆشدا بیکڵێنی هەتا دەرەزی حرالی 6 دوای دای بنێش سار بیتەوە کە سار دەبتەوە ئەینەکان بژنی بنی بیخوامەتە نیو پیاڵەی بخوا نیو پیاڵە بەڵێ تا ڕۆژێ دوزار گوت دو هەفتە چاد ڕۆژ 4 ڕۆژ بخواتن دوای وەرە بی پێوە دوای سوکەرەکەی بگرتەوە بزانین چەند باش بوو هەم سوکەری ئەوەی خەزن ئەوەی سێکەلەکە کراوەکەی سێمانگ و هەروەها سوکەری برێن بە ڕۆژی پێدەڵێن یعنی دوای 4 ڕۆژ پیشان دەداتن تۆ تاقید کردوتۆ نزیکەی چەند هاتە خوارێ بەنزیشی بخە بە شخص دەگۆڕێ حسە بۆ شخصی پارێزی کردبیان نەکردبی وایە مادەم ئەمن ئەوەی دەخۆم سوکەری پێدێتە خوار بەکەی خۆی دەخوا بەکەیف خۆی هەشە پارێز دەکەەوە فەرقی هەیە بەڵام متێکدەم کەوا دێنتە خوار ینی بخۆم تاقیم کردەوە و خەڵک ئیسفادەی زۆر بووە زۆر باش بەڵێ طبعا کە دەیکوڵێنی بۆنەکەشی لە بۆ هەڵامەت و لە بۆ پەسی و ئەوش لە بۆ هەڵامەتیش استفاده هەیە ینی کە دەیکوڵێنی وەکوڵەکە جگە لە بۆەوەی هەڵمەکەشی لە بۆ هەڵامەت و لە بۆ لوتکردنەوە لە بۆ جی بوو لە بۆ سەرما ئەوەش استفادەی طبعا زەیتون ماندووبوون شەکەتیش کەم دەکاتەوە چونکە ڤیتامین و کانزای زۆر باشی ئەوەتە ئەوەیە ئارامی بە جەستە دەبەخشێ ینی کە جەستا ئەو ماندیبوونەی نەما کەواتە مێشتیش ئاسوودە دەبێ هەموو ئەندامەکانی لەش هەز بەستەکە هەز بە خۆشیەک دەکا مادیبوونەکە نەمێنێ کەواتە ئەو کەسانی کە زۆر ئیش دەکەن کە ماندوون کە لە دەرەوەن گرژێکیان هەیە یان زۆر ماندوون ماسوولکەکانیان چ بەکار بێنن ئەو زەیتونە بەکاربێن و بە تایبەتی وەرزشوانان ینی کاک دکتۆر و هەروەها پیر چکە ئەو پیرە بەخۆ زانین لە ماوەی ژیانە زۆر ئیشی کردووە ماندوو بووە شەکەتی بینیوە یان ئەوەی کەوتر وەرزشوانان یان ئەوەی کەوا کرێکارە بەڕاستی دیارە بۆ ئەوان دەبێتە ئارامیەکی باش زەیتون بڕەکەی چەند بخۆن باشە خۆی زەیتون حەسەب قەبارەکەیەتی زەیتونێکی احتیادی برن ئەو دوێ ناوەندێ بەڵێ کەوا قەباریان احتیادیە لە مابینی 15 هەتا 20 کالۆریە هەردانەیەک هەردانەیەک بەڵێ 20 لە بۆ 15 لە بۆ 20 کالۆریە خۆی پێویستە چەند کالۆری بخوا بخۆی کالۆری تەبان ئەوە دەگۆڕ بە شەخص دەگۆڕێ کەمترن چەند بێ و زۆریەکەی چەند نەبێ ئەوها ڕۆژان ئینسانێکی احتیادی 4 سنفمان هەیە ئەو کەسێک کە لە ماڵ دانیشتووە سنفی ڕقم یەکە کالۆری لە هەمووان کەمتر بخوا ئەوەی نییە و نییە ئەوەی کە دانیشتی مەقعدە لە ماڵ ئەوە چەند بخوا باشە ڕۆژێت بینی 1000 و 1200 کالۆری زیاتر نەخوا باشە نەخوا سەدەزیان پێقەڵەو دەبیان تووشی نەخۆشی دەبێت ئەوانەی کە حرەکەی احتیادن هەیە مۆزەفەی احتیادی دەتانی هەتا نزیک 1500 تا 700 کالۆری بخوا ئەوەی کەوا زوولەی زیاتر لە 2000 بەڵام ئەوەی کە وەرشەوانە و ئیشی لۆک و عەمەلە و کرێکار و پێشمەرگەی ئەوانە کە زۆر ماندین عەسکەر و جوندی ئەوانە دەتانە هەتا 2000 بەسەر بخۆن احتیادیە نە پێقەڵەو دەبن نە تووشە مشکلە دەبێت
بۆ زەیتونەکە لەگەڵ شتەکانتر مەتەن ڕۆژێکە 7 دانەی بخوا کە 7 لە قورآانی هاتووە نزیکەی دەکات 140 کالۆری خراپ ئەو باشە ئەو باش ئەو وەکو تێکڕایەک بەڵام هەمانە مەتەن 50 دەخوا 100 خوا ئەو سوودی هەیە بەڵام احتیمالە زەرەری دەبێت لۆ لەبەرەوەی سوورە و چەوریشە احتیمالە بەرەو قەڵەوی دەبا یان بەرەشت وەلەو تووشی کۆلیسترۆلی ناکە تووشی نەخۆشی دڵیشی ناکە بەڵام لەوانێت تووشی کەواتە ئەگەر 3 ژەمی خوارد هەر ژەمی سێ بخوا ئەوە نو ئەگەر لە ڕەمەزانە دووە دەتوانێت بەلای کەمی لەسەر قسەی بەڕێستان ئەگە هەفتەکە بخوا 4 بە 3 بخوا هەتاگە 4 بخوا مشکلم نییە بەڵام زۆر سوور نەبی نەبی بۆی بەڕۆژ بە خەیەکەیە خەیەکە تێنی دەکاتن دوای خێ زەختی زیاد دەکات وایە چکە هەیە زەیتونەکە ئەوەندە لە ماڵێ ناو خەیدا دەنێت پاشانیش خەیەکەی پێوە دەمێنێتەوە زەختی زیاد دەکات لە بۆ دڵیش باش نییە و تێنیشی دەبی لە ئەیکال دکتۆر لەگەر کۆنی بۆ نمونە لە ماڵێ تا چەند مێتەوە تێکداسێتن ئەوە حەسەب جێیەکەی کاکتۆر لەبەرەوەی چەوریشی باش تێدا هەیە میکرۆب ناو چەوری کەم دەژی ئێستا لێ مەتەن شیرنی و چەوری کە لە ماڵ هەڵ دەگری ها درەنگ بۆ گەن دەبی تێبەسی لەبەرەوەی میکرۆب ناو شیرناتی کەم دەژی لە ناو خێو لە ناو چەوریش کەم دەژی لەبەر چییە میکرۆب لەشی ئاوە دەستا نوهەتی کە دەستە ناوشتە شیرن یا دەستە ناوشتەکی سوور خەی تێدابیتن یەکسەر ئەو خێو ئەو شیرنە ئای میکرۆبەکە ڕادەکێشن میکرۆبەکە دەپچێت و ڕادەستە بینی لێ بۆگەن نابی بۆ زیندەرە زیان بەخشەکان کە خوێ پێدا دەکەن لەبەر ئەوەیە دەیکوژیتر زمانی قەدیم مەتەلەن گۆشتیان ناوچ دادەنا خیان پێدا دەکرد خۆی بخۆیە ڕاست ئێستا مەتەن پاقلاوە درەنگ بۆگەن دەبی هەنجین بۆگەن نابی لەبەرەوەی میکرۆب ناتوانین ناو بژیتن ئەوزە خوێژ وایە ئێستا پەنیر مەتەن کە خەی پێدا دەکەی یان ناو خەیدادنەی درەنگتر تێک دەچی چۆ خێ میکرۆب بە ئاسان ناتوانێت بژی لەبەرەوەی تەرکیزیان فەرقی هەیە ڕاستە لە کوردەواری دەری ئەگەر خوێ بۆ گۆشت بۆگەم و خوێ پێدا دەکەی ئەدی ئەگەر خوێ بۆگەم و چی پێدا دەکەی ئەوەیە زۆر ڕاستە باس کراوە بە فرگەرە نەبووە چۆن گۆشتیان بۆی ئەوە نەبێت تایبەت ئەگەر کوشتێکیان کوشت بێتەوە ینی چۆنیان هەرگرتووە بەو شێوەیە کە بەڕێز ئاماژەت پێ زەیتونەوە ڕوونەکەش دەخواتە بان ڕوونەکەش دەتوانانی بخواتن لۆ گوتمە لۆ ڕوانی باشە ڤیتامینی زۆر تێدا هەیە تاین بەزەڵاتیدا بکات دەتوانانی بخواتن کە بخواتن وەکو ڕۆژە دوو مڵاکان خراپ نییە دوو کەوسک ڕۆژێ دوو کەوچی وەسەد یانی تقریبا کاتێک بخوا باشە کاک تۆ سبەینا وا بزان پێم والله ئەغلب شتەکان سبەنام پێمان باشترە دەتانی لەگە نانی بەیانی بخوا حەفق لە زەیتونان بخوا احتیاج چونکە لە بیرمان چوو لە خورما ئاماژە پێ بکەین خورما دەرێت لەسەر برسێتی زۆر سوودی هینە ئەوە بمەبیر هاتەوە ئایا زەیتونیش ئاوایە بۆ منە بەیانیان تازە گەدە و هینە ئەوە یان بۆی ئاساییەوە زەیتون مشکلمان لێ هەر کاتە دەخوا بەس خورما گوتمان چکە سونەتیش ئێواران گوتمان بەربانگ بخوا برسێتی دەرێت زۆر لێس بەناکە لە خرێن دەخۆی استفادەی زیاترە بۆش ئێواران کە سونەتە ئێمە لەسەر بێ هەروای کرد بەڵام زەیتون ئەوەی تدانیە لە خرێن بخوان لە خرێن نەخوا هەموو کاتێک بەڵام ئەگە حەزی لە زەیتونەکەی نەبوو لەبەرەوەی هەر شتەکە دەتوان ڕوونەکەی ڕۆژە دوو مڵاکان بخوا با دوو شێوە دەتوانێت بخوات هەم کالۆریەکەشی زۆر نییە پێ قەڵەو نابی هەم ڕوونەکەشی کۆلیسترۆلی زیاد ناکە هەم سوودیشی ماشەڵڵا باسمان کرد سوودێکی زۆری هەیە ڕاستە یعنی لە زەیتون هیچمان نەماوە باشەکە هیچمان نەماوە بە ئاماژە بە هینێک بکەم بزانیم لە پەندەکانی کوردی چۆن باسی خواردنیان کردووە دەرێ خواردن ئاگای لە بڕانێ نییە یعنی هیچێک برسی بێ خواردن بخوا نازانی هەیە کەمە نییە دەرێ خواردن دەرێ ئەگەر نەتکەمە دوو دەتکەمە یەک باشتر لە دوان هەندەمێ ئەو بەڕاستی ئەو پەدەی ڕوونکەمەوە یعنی خواردن ئەگەر خواردن کەوەی تۆ ئاماژت پێکرد ڤیتامینات و کاربۆیدات و چەوری و کانزا و خوێ و ئاو بە شێوەیەشی ئەو گشتی تێدا بێ و بۆ بڕێی بخۆی کە نەبێتە مای خراپی وا لێ دەکاتن تەندروستێکی وا باشت هەبێ لە دوو کەس باشتر بی پندێکی تر هەیە دەرێ خواردن قابلی هەموو نەفسانە بەس کەوێ قابلی هەموو بەشدان نییە یعنی هەموو کەس بۆی هەیە نەفسی دەرونی بستە هەموو خواردنێک نازە ئەوە دەوڵەمەندە ئەوە هەژارە ئەوە پیرە ئەوە مناڵە هەموو کەس دەبێ خواردن بخوا بەس کەوێ قابلی هەموو بەشدانێت چەند بەشنەکە دەرێ درێژ بی ئەوەندە زیاتر کەوا و سەرکەوای جوان لێدی ئەوە هەروە گوتم بۆ ئەوەی بینەرانی ئازیز هین نەبن نازانم چەندمان ماوە لە هینەکەەوە دەڕوانین دەسە زەیتون دەڵێ نزیکەی 7,000 ساڵە هەیە یعنی مێژوەکەی زۆر کۆنە ئایوەشی گەنمێت تقریبان بیدایەتەکان خەڵک لەگە سەرەتای ژیان یعنی کە ژیان هەبووە
مرۆڤیش هەبووە ئەوەش هەبووە یعنی کەواتە هەر بۆ مەسریەکان بەکارهێناوە کۆنەکان ڕۆمانەکان باسییان لە کتابەکانی خۆیان ئەرستۆیە سقڕاتەوە باسییان کردووە کەواتە نیشان کردووە ئەمە زۆر زۆر دەرێ لە زمانێک بووە کارەبا و فانوسشتان نەبووە ڕوونی زەیتیان بەکارێن ڕوونی زەیت ینی لەستانە و ڕوونی کردوەوە ڕووناچ کردوەوە تانە فانوس و لامپایان پێدەگوت زمانی قدیم ڕاستە ئەوە بەکار هاتووە زۆر دەرێ پاڵەوانەکانی ئۆلۆمپی و کە کاتێکە سەر دەکەوتن ڕوونی زەیتی زەیتونیان لە ناو قودێشدادن ئاگریان تێبەرەدا علەساس هێمایەک بوو بۆ سەرکەوتن وە سەرکەوتنەکەش لەوانەیە ڕێک بجێڕنەوە بۆچی بوو ئەو زەیتونەی کە بەکاریان هێناوە لەو کاتی ڕوونکەکەم بووە زەیتون هەبووە قدیم ئەوە هەم وەکو ریکلامێکیش پروپاگەندەش بووە هەم ینی وەکو ڕێزێنانیشیش بووە لە بۆ ئەو دەڵێ پەیکەری خوایەکانی زۆر جار قندی لە چاندادەنا ڕوونی زەیتون ناودادەنا هەلەستا ڕەمزەکە لە بۆ ئەوەی کەوا زەیتون خاوەندەکان بەکاریانی بەکاری بێن بتەکانی ئەوە ڕاستە بۆ ئەو سەردەمی وا بووە کەواتە زەیتون ینی خواردنێکی زۆر زۆر قدیمە سوودێکی زۆر زۆر باشی هەیە وەڵاویش محالە بکەین بەڵێ ئەوەی بەڕێز ئاماژە پێک زۆر جوانەی لە کۆنەوە ئەگەر سەیری بکەی ئەو مێژووە لە هەسەردان و لەبوونی مرۆڤایەتیەوە چکە بەخۆ زانی ژیان سەرتا سادە بووە بەڵام وەرە ئەو پزیشکی و ئەو زانستەی ئێستا کە لە لووتکەیە بە خۆ زانین ڕۆژ بەرەو پێشکەوت دەڕوە ئەو جا بە گرنگی ئەو زەیتونە بزانی کە لەگەر بوونی مرۆڤاتی سەری هەڵداوە ئافرین بۆ ئەو کەسانەی ئێستا بۆیە بینەران ئەمە دەمانێت تیش بخێنە سەری چۆن هەروەکو کاکتۆر باش کرد چۆن بەکاری دێنی جۆرەکانی بڕی ئەوە ئەمانە زۆر گرینگە ینی پێشتری هەبووە بەڵام ئافرین ئێستا هوشیاریەکە گرینگە چۆن ئێمە شارەزاییمان هەبی و هەروەها چۆنی بەرهەم دەهێنین زۆر گرنگە ئێستا جوتیاران ئەگە جیان لەو بەرنمەیە بەڕاستی ئەوانەی تا ئێستا هەر خەریکی چاندنی گەرم و جۆ و میوە و ئەوانی ترن ئێستا بیر بکەنەوە زەوی گەورە تەرخام بکەن هەر ئێستا من لە زیاد ئەو کەسانی کە لە گوندەکانن ئاویان هەیە زەویش پاشیان هەیە پێویستە و هەروەها من لێرە ڕووی دەمم دەکەمە وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری بەڕاستی پێویستە بیر بکەنەوە بە بەرنامە لە ڕێگای بەڕێوەبرەتی گشتەکانی کشتتوکال کە هەیەە لە پارێزگاکان و بەڕێوەبراتەکانی شار و شارۆچکەکان و جوتیاران وشیارکەنەوە تەنانەت پاداشیان بکەن چۆن لەوانەیە تۆیەکەیان بۆ بینن یان زۆری باشە بۆ بینن یاخود کە بەرهەمیان هێنا بازاری خەرجکردنیان بۆی بکەم بەڕاستی مەشتێکی گرنگە کاک دکتۆر هەم سوودی بۆلانی بازگانی هەیە هەم ئەو پارێ لە باتی تۆ بچی لە دەرەوە لە وڵاتان بکڕی بێنی ئینجا لە ڕێی فڕۆکەیە لە ڕێی پاپۆرە لە ڕێشتی ترە تۆ لە خۆت وڵاتی خۆت بەرهەم دەین ڕەنگە جۆرەکەی باشتر بێ بەرهەمێنانەکە وارووا پارەکەشت بۆ دەگەڕێتەوە جگە لە لایەنی تەندروستەکەی کە زۆر گرینگە خەریک پێ خەریک ڕاستەکەی ئەوم لە بیست و یان دەرفەتی کار دەرەخسێنی بۆ خەڵکێکی زۆر لەو کارگەی ئیش بکە یان لەو جێگای کە دەیچێنن دوای لەو جێگای کە دەیگوازنەوە بۆ بازار لەو بازارێک کە لە دوکانە دەیفرۆشی جگە لەوە دەتوانم بڵێم دەبێتە سەرمایەکی باش بۆ وڵاتە و هەروەها نەزیاتی بسی دەرمان بەکاربێنین بە خۆ دەزانی هەموو دەرمانێک تەنانەت پاراسی تۆلێک کە بەکاری دێنی لەوانەیە زیانیشی هەبێ جگە لە بەڵام کاسیەکی سروشتی وەکو زەیتون بەکاری دێنی بەڕاستی شتێکی بەکەرکە بۆیە من دەستخۆشی لێ دەکەم کاڵقەیە کە تایبەت کرد بە زەیتون بە هەموو جۆرەکانیەوە بە سیوادارم بینەرانی ئازیز بە تایبەتی ئەوانەی کە لە مانجی ڕەمەزان بە ڕۆژوون لە هەردوو ژەمە بیخۆن لە بەربانگ و لە پارشێوە بەزەلاتە بیخۆن واروەها ئەگەر پێیان نەکرا بە زەیتەکە بیخۆن بەڕێز ئاماژەی پێکرد کە گوتت دوو کەوچ تقریبا دەکات نزیکەی 80 کالۆری قەڵەویش نابی استفادەی زۆریش دەکاتن و تامی زەلاتەکەش خۆشتە دەکاتەکەشی بێبەژنابی زۆر سوپاس ئەگەر بێعتیادیشی خواردەتانی ڕۆژێ ڕاست 15 دانەشی بخواتن بەڵام زۆر زیادە چاورە و سوێریشە لە بۆ زەڕاستە زۆر سپاسی ئێوەی بەڕێژ دەکەم بینەرانی ئازیز تا لە سەرەتاوە لەگەرمان بوون هیوادارین سووتان لە برگەکانی ئەلقەی ئەم ڕۆژمان وەرگرت بێ و لە خوای گەورەش دەپارڕێنەوە ڕۆژووی هەموو لایەکتان پەسەند کرابێ و بەبەر ئەو پاداشە گەورەی خوا بکەون تا ئەلقەیەشتر و بە یەگەشتنەوەیەکی تر بەخواتان دەسپێرین
خواتان لەگەر هەر شاد و سەرفراز بن.